کاتێک بەرماڵی فاشیستێک بەسەر ئاودار ڕێدەکات. کەمتر لە 4 ڕۆژماوە بۆ چارەنووساسترین هەڵبژاردن لە مێژووی تورکیای نوێدا. هەفتەی ڕابردوو لە سەردانێکیدا بۆ ماڵێک وا دەردەکەوێت بەربژێری هاوپەیمانی میلەت کەمال کڵژداروغلۆ بە پێڵاوەکانیەوە لەسەر بەرماڵێک وەستاوە. بە بڵاوبوونەوەی ئەم وێنەی کڵژداروغلۆ میدیای سێبەری ئەردۆگان و داهۆڵەکانی گەڕیان لە سۆشیال میدیا بەردا. بانگەشێوەیان دەکرد کەسێک ئەمڕۆ بە پێڵاوەوە بچێتە سەر بەرماڵێک و سوکایەتی پێ بکات سبەینە گەردەسەڵاتی سیاسی گرتە دەست بەرماڵ و مزگەوت و نوێشکردن بە تەواوی قەدەغە دەکات. ئەما کچە هەڵەیی کڵژداروغلۆ بۆ دیندار و چینی محافیزکاری تورکیا دیارە جێگای قبولکردن نییە، چونکە خۆشەویستی ئەوان بۆ دین تا ئێستاش خۆشەویستێکی نۆستالژیکیە لە دژی ئەو 80 ساڵە لە قەدەغەکردن و قڕانکردنی پیاوانی دینی لە وڵاتەدا لەلایەن سیستەما تۆتالیتارە ئەتاتورکیەکەیەوە. هەرچەندە چەند کاتژمێرێک لە پاش بڵاوبوونەوەی وێنەکە کڵژداروغلۆ لە تویتەر داوای لێبوردنی کرد و ڕایگەیاند کە ئەو ڕووداوە ڕووداوێکی ئەنقەز نەبووە و لە نائاگاییەوە بەسەرخۆی و تیمەکەیدا تێپەڕیوە و لێپرسینەوە لە تیمی ڕاوێژکارانی دەکات، بەڵام میدیای سێبەر و خودی ئەردۆگان درێغیان نەدەکرد لە لێدان لەو بەربژێرە بە هێزەی ئۆپۆزیسیۆن. ئەردۆگان لە بانگەشەی ئەمڕۆی سەرۆکایەتیدا بە پێچەوانەی جارانەوە کە باسی لە ئابووری بەهێز و ئاوەدانکردنەوەی وڵات و بەرزەپرد و میترۆ و ترام دەکرد. بەرماڵێکی بەدەستەوە گرتبوو بەرزی دەکردە و دەیگوت گەربێت و سەرکەوین وەک خەڵک ناکەین بە پێڵاوە بچینە سەر بەرماڵ، بەڵکو پێڵاوەکانمان دادەنێن و نوێژی شکری لەسەر دەکەین. Şükür namazını bu seccadede kılabiliriz. بە پێچەوانەوە سەلاحەدین دەمیرتاش وەک بەرگریەک لە کڵژداروغلۆ لە تویتەر ڕایگەیاند ڕووداوێکی نائانقەز بەوەی پێی بنێت بەسەر بەرماڵێکدا لای خوددا گەورەترا یان فەرهودکردن و دزینی ماڵ و مڵکی هەژاران و ڕژاندنی خوێنیان. بۆ ئەوەی وەڵامی ئەم پرسیارە بدەیتەوە پێویست ناکات مسلمان بیت، ئەوەندە بەسە کە ئینسان بیت. دیار نییە لە ڕووی فقی دینیەوە دەکرێت بە پێڵاوە بچیتە سەر بەرماڵ یاخود نا. سەلەفیەکان لە بنەڕەتدا بەرماڵ بە بیدعە دەزان و پێیان وایە شتێکی دروست نییە، بەڵام ئەوەندە هەیە لە فقدا نوێشکردن بە پێڵاویشەوە دروستە کە نوێشکردن خۆی لە خودی بەرماڵ زۆر پیرۆزترە. بەڵام ئەمڕۆ لە چارەڕەشی کەمال کڵژداروغلۆدا ئەردۆگان هەم موفتیە و هەم دادوەری شەرعی بەویستی خۆی دەیبڕێت و دەیدوێت و هەوادارانی لە بری حکم و دەوڵەتجاری و چاکردنی باری ئابووری و بژێویان فتوای دینی لێوەردەگرن و کەمال کڵژداروغلۆی پێتەکفیر دەکەن. ئەم ڕووداوە لە کاتێکزایە لە ڕابردوودا سەرانی ئاکپارتی درێغیان نەکردووە لەوەی تەشقەڵە بە دین و پیرۆزە دینەکانی خەڵک بکەن، بەڵام هەرگیز وەک کڵژداروغلۆ نەکەوتونەتە بەرهێرش و شکاندن و تیرۆری کەسایەتی. چەند ساڵێک بەر لە ئێستا تۆماری دەنگی کەسایەتێکی گەورە و نزیک لە ئەردۆگانی وەک ئەگە باغش بڵاو کرایەوە کە هاوکات وەزیری کابینەکەش بوو بۆ دانووساندنەکانی تورکیا لە یەکێتی ئەوروپادا. ئەگەمەن باغش لەو تۆمارە دەنگیەدا کە دیارە لەگەڵ هاوڕێکی قسە دەکات بە ئاشکرا سوکایەتی بە قورئان و سوورەتەکانی نێوی دەکات و بە هاوڕێکەی دەڵێت هاوڕێ من هەموو هەفتەیەک ئاەتێک فڕێ دەدەمە تویتەرەوە، خەڵک حەزیان لە بانگەشە و هاواری دینیە، منیش بێدڵیان ناکەم، هەرچەندە زۆر لە قورئانی شارەزانیم، بەڵام هەر لە گۆگڵ بنووسە بەقەڕە و مەقەڕا شتێ هەردێنێت و تۆش فڕێ دەنێ و تویتەر. Her kim ki egemen bağışı sevmez, Allah onun en kısa sürede belasını verir. Bakara 159. ئەم قسانەی ئەگەمەن باغەش بە ڕووداوی بەقەڕە و مەقەڕا لە میدیای تورکیادا ناوی دەرکرد و بە ڕۆژی ڕووناک سوکایەتیان لە دژی سوورەتێکی پیرۆزی وەک سوورەتی بەقەڕی تێدا، بەڵام ئەم سوکایەتیە لەلایەن چینی محافیزکاری ئەو وڵاتەوە زۆر بە هەندوەرنەگیران و تەنانەت ئاردۆگان لە پۆستەکەشی دووری نەخستەوە. فاشیزم لە سادەترین پێناسەی خۆیدا پێشەوەی دژی جۆرێک بێت لە مرۆڤ یان دژی جۆرێک بێت لە زمان و گەلێکی دیاریکراو، دژی ژیان و مرۆڤ و ئازادیە کەسیەکانە. کەسی فاشیست دەیەوێت دەرەوەی خۆی یان نەبن یان بەو جۆرە هەبن کە حەز و دۆخە هیستاریەکەی ئەم دەیخوازێت. فاشیست پێی وایە گەر تۆ وەک من بیر نەکەیتەوە نابێت هەر بیر بکەیتەوە. هەموو سیستەمە فاشیستەکان یەک دیزاین و یەک بنەمای کارکردنیان هەیە، ئەوەی یەکێکیان لەوەی دیکە جیا دەکاتەوە ئەوەیە ئەو کەسەی تێتە سەر هەڕەمی ئەم سیستەمە فاشیستیە خودی خۆی چەندە فاشیستە.